دیارە ڕۆمانی زەوێکی پرتاوان و ئاسمانێکی بێدەنگ یەکێکە لەو ڕۆمانە تایبەتانی کە لایەنێکێک لە نووسەر و قەڵەمە تایبەتەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی ئەویش ئەحمەد حەسەنە نووسراوە، بەڵام بەداخەوە مەرەک ڕێگەی نەدا کە ئەم نووسەرە ڕۆمانەکەی خۆی بە چاپکراوی ببینێت. دیارە لە ئێستا لە مەراسیمێکی شایستەیە ئەم ڕۆمانە بڵاو کردێتەوە. با ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران لەلایەن خانەوادەی نووسەر ئەحمەد حەسەن ڕۆمانی زەوێکی پرتاوان و ئاسمانێکی بەدەنگ بڵاوکرایەوە کە پێش 2 ساڵ نووسەر کۆچی دوایی کرد و مەرگ مەودای نەدا ڕۆمانەکە بە چاپکراوی ببینێ و بڵاوی بکاتەوە. لە مەراسیمەکەدا تاڤگە ئەحمەد کچی نووسەر باسی لە ناوەڕۆکی ڕۆمانەکە کرد کە چەندین وێستگەی ژیان و بەردەوامبوون و زاڵبوون بەسەر ئاستەنگەکانی ڕۆژگاری لەخۆ گرتووە. لەبارەی بڵاوکردنەوەی ڕۆمانەکەش دوای 2 ساڵ لە کۆچی دوایی نووسەرەکەی تاڤگەر ئەمە یەکەمین ڕۆمانی باوکمە و حەزمان کرد وەک ئاواتێکی گەورەی ئەو کاتێک لە ژیاندا بووە بڵاوی بکەینەوە. وەکو خانەوادەی نەماڵە وەکو کچی خوالی خۆش بوو ئەوە باوکم تقریبەن ماوەی 3 ساڵ 4 ساڵ خەریکی نووسینی ئەو ڕۆمانی بووە، بەڵام مەرگ ڕێگەی نەدا بڵاوی بکاتەوە. ئێمە وەکو خانەوادەی دوای وەفاتکردنی هەستان بە تەواوکردنی ڕۆمانەکەی یەکێک لە خوشکەکانم دەست پێش خەری کرد، هاوکاری کرد، ینی خۆی تەرخان کرد لە ئەوی هیوا و ئاواتەکەی بێتە دی. زۆر حەزی دەکرد کە خۆی ئامادە بووایە و بڵاوی بکردبە، بەڵام مەرگ ڕێگەی نەدا. لە ساڵی 2020 لە 16ی 12 وەفاتی کرد. ئێمەش پاش 2 ساڵ توانیمان ناوەڕۆک و بابەتەکانی بتوانی ینی بخوێنینەوە پێداچینەوەی لۆ بکەین و بتوانین لە 12ی 12 ڕۆژێکی وەکوم ئەوڕۆ بڵاوی بکەینەوە.